أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم صدق الله العظيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی بەرنامەی گفتوگۆ بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست ئەگەینەوە. خۆشەویستان و بەڕێزان، لە گفتوگۆی ئەم جارەی کەناڵی ئاسمانی پەیام بابەتێکی جیاواز و ضرور بۆ ئەم ڕۆمان و پێویست بۆ واقع و گوزەرانی خەڵکی مسلمان، ئەویش بابەتی کۆچە کە لەم ڕۆژانەیە دەمەوێت پێش هەموو شتێک پیرۆزبایی هاتنی ساڵی نوێی کۆچی لە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەم کە ساڵی 1441 کۆچیە. بەر لە 1441 ساڵ لە ئێستا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کۆچی کرد لە مەکەوە بەرەو شاری مەدینە بۆ هەڵگیرسانی مەشغەڵی نوێی ئیسلام و دادپەروەری و عەدالەت و خۆشی و برایەتی و خۆشەویستی و محبەت، هەروەها بنیادنانی دەوڵەت لەسەر بنەمای دادگەری کە ئەمە تەوەری سەرەکی گفتوگۆی ئەم جارەمانە. بە میوانداری بەڕێزان لە سلێمانیەوە دکتۆر زریان حاجی، مامۆستای زانکۆ، هەروەها لە شاری هەولێرەوە بەڕێز دکتۆر حەکیم ئەحمەد خۆشناو، پسپۆڕی مێژووی ئیسلامی. ئەگەر سەرنج بدەین لەوەی کە ئەم یادە مەزنە پێویستە هەموو مسلمانێک یادی بکاتەوە، پێویستە هەموو مسلمانێک دڵ بەم یادە خۆش بکە، وەکو هاوشێوەی یادەکانی تر، وەکو هاوشێوەی یادی ساڵی زاینی کە ئەمە معنیە بە ئێمەی مسلمان، بە مسلمانانەی کە بە فعلی خۆیان بە مسلمان و شوێنکەوتوی پێغەمبەر زانن صلی الله عليه وسلم. ئەو ئاەتانی کە خوێنمەوە لە سەرەتا باز لە سەرکەوتنی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لەلایەن خۆی پەروەردگارەوە کە خۆی فەرمانی ئەوەی کردووە یاخود دڵنیایی داوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خۆی گەورە سەرتەخا بەسەر موشریکەکان و کافرەکانی قوڕەیش. پێم خۆش نییە من بچمە تەفاسیلی بابەتەکە و تەوەرەکە، دەچمە لای میوانی یەکەمی بەڕێز دکتۆر زریان حاجی، گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێزیان دەکەم کە مامۆستای زانکۆن. کاک دکتۆر زریان، سەلامی خواتان لێبێ، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان، سوپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشیوە. پیرۆزبایی ساڵی کۆچی تازەت لێکم بە هیوایەوەی ساڵێکی پڕ لە خێر و خۆشی و ئۆقرەی بێ بۆ هەرێمەکەمان ئینشاءالله. بسم الله الرحمن الرحیم. دیارم لای خۆمەوانەیە پیرۆزبایەکی گەرم لە جەنابتان و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بەهۆی هاتنەوەی ساڵێکی نوێ
لە ساڵی کۆچی و ساڵی 1440 کۆچی ومێدەوارم کە خوای گەورە ئەم ساڵە بکاتە مای خێر و خۆشی و بەرەکەت و ڕەحمەت بۆ هەموو مسلمانان و بۆ جیهانی ئیسلامی و بۆ هەموو بەتایبەتی تریش لە ناو جیهانی ئیسلامیدا بۆ گەلی کورد ساڵی خۆشی و هاتنەدی سەرجەم ئاواتەکانی هەموو تاکێکی کورد بێ لە کوردستاندا. خۆ پێشم خۆشە بە خێراتنی مامۆستای بەڕێز و خۆشەویستمان جەنابی پرۆفیسۆر دکتۆر حەکیم بکەم لە زانکۆی سەلاحەدین لە شاری هەولێرەوە. خۆشحاڵم کە جەنابیان لەم گفتوگوۆیە ئامادەیە و زۆر سپاسی جەنابیشانەکەم و خۆشحاڵی خۆم دەرە بڕوون سڵاوی پێگەێنم. کەواتە ئێمەش بەخێری ئێهێنین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر حەکیم ئەحمەد خۆشناو. کاک دکتۆر سەلامی خواتان لێبێ، سپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر گوێبیستی دەنجی منی. زۆر سپاس بۆ بەڕێستان بەناوی خوای گەورە و میهرەبان. منیش بە بۆنەی ساڵوەگەری ساڵی کۆچی پیرۆزبایی خۆم ئاڕاستەی نەتەوەی کوردی مسلمان بە زۆرینەی ڕەها و سەردەم نەتەوە مسلمانەکان دەکەم بە پیرۆزبایی خۆم ئاڕاستەی بەڕێستان و برای بەڕێز و خۆشەویستم کاک دکتۆر زریان دەکەم. زۆر سپاس. سپاس کاک دکتۆر. ئەگەر لە جەنابتەوە دەست پێ بکەم، ئێمە هەموو ئەزانین کە کاتێک مرۆڤێک کۆچ ئەکا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، کۆمەڵێک پەیام و ئامانجی تایبەت بەخۆی هەیە، دەیەوێ ئامانجەکانی بپێچێ. ئامانجی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە بۆ مەدینە ئەتوانین بڵێن چی بووە؟ بەڵێ، بێگومان ڕووداوی کۆچ ڕووداوێکی مێژووی گەورەیە. سەرەتایەک بوو بۆ دروستبوون و بنیاتنانی دەوڵەتێکی مەدەنی دەتوانین بڵێن کە پێشتر بوونی نەبووە لە ناوچەکە، ئەگەر نەڵێن لە سەرەتاپەی جیهانیش. ئیتر تەمان لە مێژوودا زۆر باسکراوە، زۆر زار بیستمانە ساڵانە و لە خوێندنگاکان لە قوتابخانەکان دەخوێندرێ و باس دەکرێت هۆکارەکانی کۆچی پێغەمبەر دووری خوای لێبێ بە هاوڵەکانی لە مەکەوە بۆ مەدینەی پیرۆز. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکانی چین؟ بێگومان دیارە کە ڕۆژی مسلمانەکان لە شاری مەکە چۆن بوو. ئیتر دواتر یەکێک لەو ڕێگە چارانەی یاخود لەو اختیارانەی کەوا هەڵبژێدران پێغەمبەر دووری خوای لێبێ کە بۆی دەستنیشانکردن بێگومان ئەویش بە وەحیێکی ئاسمانیەوە، لە ڕێگەی وەحی ئاسمانیەوە کە کۆچ بکەن بۆ شاری مەدینە. مەبەستی سەرچیان ئەوە بوو جگە لە ڕزگاربوون لە زەبر و زەنجی بێباوەڕەکان لە مەکە، دامەزراندنی کیان و قەوارەیەک، چونکە دیارە کەسی مسلمان تاشی مسلمان بێ قەوارە سەنگێکی نابی و هەر بە ژێر دەستەی دەمینێتەوە و ناتوانێت ئەو پەیامی کەوا هەیەی بیگەیەنی. لەبەرەوە پێویستی بۆ دەکرد کە لە بڵێن منفەزێک یاخود بڵێن مەلازێک بگەڕێن بەوەی کەوا تێدا بحەوێنەوە، بتوان بە ئازادی پەیڕەوی ئاینی خوان ئەنجام بدەن و بتوانن کە کۆمەڵگەیەک بنیاد بنێن لەسەر ئەساسێک یاخود لەسەر چەند بنەمایەکی مرۆڤانە پێش هەموو شتێک کە هەڵقڵاوی ئاینی پیرۆزی ئیسلام بێ. دیارە ئەوەش بێگومان ئەو بڵێن ڕووداوێکە کە پێشینەی نەبووە بەو شێوازەی کەوا ئەو گۆڕانکاریی گەورە لە ڕووی جوگرافیای سیاسی و شارستانی ناوچەکە دروست بکات. لەبەرەوە بەڕاستی جێی خۆیتی کە ئێمە گەرنجی تەواو بەو یادە بەخۆ بەو ساڵە بدەین بەو ساڵنامەیە، هەروەکو چۆن زۆر لە نەتەوەکان ساڵی یاخود تەقویم و ساڵنامەی تایبەت بە ساڵنامەی نەتەوەی خوان هەیە یاخود ساڵنامەی ئاینی خوان هەیە. جێی خۆیتی ئێمەش ئەو یادە بە زیندوی بکەینەوە ساڵانە و بتوانین هەوڵ بدەین کە گەرنجی زیاتری پێ بدرێ و لە هۆکار و ئەنجامەکانیشی بکۆڵینەوە، تەنانەت لە قوتابخانەکانیش بەیاخی زیاتری پێ بدرێ، نەک تەنها بە شێوازێکی جێڕانەوەی پەتی ڕوت بێت، مجەڕەد بێت لە ناوەخن و لە ڕۆح و لە جەوهەر، بەڵکو ئێمە بتوانین چەندەها وانە و دروستی لێ هەڵبهێنجین کە خزمەت بە ئێستا و بەداهاتووی نەتەوەکەمان بکات. بەڵێ، زۆر سپاس بۆ پێشەچیە جوانە. کاک دکتۆر زریان، ئێوە قسەتان چییە دەربارەی ئامانجی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵی بەڕێزی کە ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ، دوای ئەوەی کە ئەچنە ئەشکەوتێکەوە، دوای ئەو هەموو تەنگەژی و ناخۆشی کە پێ تێپەڕین لە مەکە بەرەو ئەشکەوتێک هاتوون، ئەویش
ئەشکەوتی چیای ثەورە لە مەکە دواتر حەزرەتی ئەبوو بەکر بە پێغەمبەرمانە فەرمێ صلی الله عليه وسلم لا تحزن إن الله معنا. پێشەوەی بێمە سەر ئەم پرسیارە خوای گەورە فەرموویەتی إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا. بۆ دەبێ کافر و مشریکەکان پێغەمبەریان دەرکرد بێ صلی الله عليه وسلم. بەڵێ لە ڕاستیە ئەگەر بێت و ئێمە سەیری بنەما شارستانی و بنەما فلسفیەکانی دیاردەی کۆچکردن بکەین کە ئایا بۆچی کۆچکردن ڕووی داوە. ئەمە خۆی بۆ خۆی گرنگە کە ئێمە لەم ڕوانگەیە وەرێکی بینەوانێ خەڵکی ئێستا خەڵکی سەردەمی ئێستا حەقا ئەوە بزانێت وەلەو بابەتە زۆر وردبێتەوانێ کە ئایا بۆچی خەڵکی ئێمە بۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچی کردووە. ئایا دیاردەی کۆچکردن لە مێژوودا جاریتر هەبووە یاخود ئەمە داهێنانێکە کە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی پێ کردووە و ئایا بم کۆچکردنە پێغەمبەر صلی الله عليه وسلم توانی چی پێشکەشی مرۆڤایەتی بکە و توانی گۆڕانکاری لە چیا بێنێتە دی. من پێم وایە بنەما فەلسەفیە گرنگەکان لە دیاردەی کۆچە باس بکەین و لەوێ شەوانێ ئامانجەکانی کۆچکردنمان بۆ دەرەکەوێ کە کۆچکردن بۆ چی کەوتەوانێ و ئەو تایبەتمەندیە گرنگانەی کە هەیبوو لە چه ئاراستەیەکە سەرچاوی کرد. یەکێ لەو لەو ئامانجە سەرەکیانەی کە کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێناویا کراوە ئەوەیە کە فەزایەکی بۆ دروست بێ کە لەسەر بنەمایەکی ئارام بتوانێت دەوڵەتێکی نوێ دروست بکە. ئەگەر بێت و ئێمە سەیری بنەماکانی دروستبوونی شارستانیەت بکەین لە ڕاستیدا هەر وەک فەیلسوفانی بواری شارستانی لە ئێستادا جەختی لەکەنەوانێ چوار بنەمای سەرەکیمان هەیە کە پێوترێت بنەما سەرەکیەکانی دروستبوونی هەر شارستانێتێک. لەو چوار بنەما سەرەکیە یەکێکیان گرنگترینیان بریتە لەوەی کە تۆ بتوانین ژینگەیەکی ئارام دروست بکەی بۆی کە تیایدا وردە بتوانیت دەوڵەتەکە دروست بکەی. یەکێکی کە لەوانە بریتە لەوەی کەوا تۆ جوگرافیایەکی گونجاوت هەبێ ئینجا دوایەوە بتوانیت کەوا لایەنێکی ئابووریت هەبێ ئینجا بتوانیت کەوا لەسەر بنەمایەکی دینداری و دینێکە دەبێتە شارستانیەتی پێ بنیاد بنی واتە لەسەر بنەمای فیکری کەسەکان وردە لێکی بیتەوانێ. کاتە سیرەکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە سەرەتاوانێ کاتێ تووشی ئەم هەموو ئازارە ئەبێ دەبینێ کە لەناو مەکە شوێنێک نییە ئیدی بە کەڵکی ئەو بێت چ بۆ خۆی چ بۆ هاوڵەکانی کە لە ناو مەکەدا بتوانێت درێژە بانگەوازەکەی بات پاش ئەوەی کەوا پێشتر بۆ ماوەی 13 ساڵ توانی بانگەواز بکە لە ناو مەکەیە پێش 3 ساڵ بەنهێنی هەوڵێکی زۆریدا بۆی دەرکەوت کە بە کەڵکی ئەوە نایەت کە لە ناو ئەو شوێنەدا بانگەوازکە بۆیە پێشەوەی کە ئەم کۆچە ژڕوبە پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 جار هەوڵی کۆچکردنی داوە بۆ شوێنی تر بۆ جێگەی ئارامتر بۆ جێگەیە کە گونجاو بێ بۆ بانگەوازەکەی و بۆ دروستکردنی دەوڵەتەکەی. ئەبینین جارێکیان هەوڵەیە بچێ بۆ تائیف بانگەوازەکەی بەرێتە دەرەوە جارێکی تریان هەوڵەیە بچێ بۆ حەبەشە کە مەنتیقەی ئەسیوبیای ئەمڕۆکە جاری دووەمیشیان هەوڵەیە کە هەندێک نەخۆی بچێ بڵێن هاوڵەکانی بنێرێ جارێکی کەش دیسانەوانێ کۆمەڵێکی کە لە هاوڵەکانی نێرێ بۆ حەبەشە و ئینجا لە کۆتاییدا هەوڵەدات کەوا بانگەوازەکەی بڵاو کاتەوانێت لە کاتی حەجە بۆی کە ئەو ئەقوامانەی کە دێن لە شوێنەکانی ترەوە یان لە جێگەی ترەوانێ وردە بتوانێت بیرروڕاکانی بڵاو کاتەوە تا خەڵکێ بێنە سەر ئەوە تا دەبینین کە کاتێک کە خەڵکانی یەثریب یەنە ناو منتیق یەنە ناو مەککە و لە پەیماننامەکانە بەسن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبینین کە ژمارەیان جار بەجار زیاتر تا لە دووەم جاردا پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئێجگاری قەراری ئەوەدا کە کۆچکا بەرەو مەدینە بۆ کۆچکا بۆ مەدینە بۆچی مەدینە بیزات ئەمە پرسیارە گرنگەکەیە کە بە ڕێزیشت لە ئاەتە پیرۆزەکەی قورئانەوانێ ئاماژەت بۆی کرد چونکە مەدینە شوێنێکە شوێنێکی ئارامە ژینگەیەکی گونجاوی هەیە جوگرافیایەکی گونجاوی هەیە تیایدا توانای دروستبوونی دەوڵەتێک و فراوانبوونی هەیە لە هەمووشی گرنگتر تیایدا شوێنێکە کە توانای دروستبوونی شارستانێتی تایە ئەمەش لەوەمان دەرەکەوێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم کارکە ئەیکا کاتێک ئەچێتە ناو مەدینەوانێ ناو یەثریبەوە ببورن ناوی شارەکە ئەگۆڕێ بە مەدینە. آخر ئەمە گرنگە یعنی ئێستا هەموو ئەوانی کە لە بواری شارستانیەتە قساکەن بۆ نمونە هەر لە کەسێکی وەکو ئیبن خەلدونەوە بیگرەکە بیریارێکی مێژووی ئیسلامیە کە باسی لە دروستبوونی شارستانیەت کردویان هەموو ئەو بیریارانەی دیکە دەڵێن شارستانیەت لە شارەوە دروست ئەبێ واتە تۆ بێ شارێکت هەوێ ئەنجا بتوانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هێندە دووربین و هێندە شارەزا بووە توانیوێتی یەکەم شت کە بیکە سیرەکەی بڕیار ئەدا کە ناوی شارەکە بگۆڕێ ناوی ئەنێت مەدینە بۆ چونکە مەدینە ئەبێتە مرکزێک بۆ دروستبوونی شارستانیەت و بۆ دروستبوونی دەوڵەتێک
لەو شارەدا 4 بنەمای سەرەکی بنیاد ئەنێ پێغەمبەر صلی الله عليه وسلم. یەکەم شت کە دروستیەکە مزگەوتێک دروستەکە. بۆ مزگەوت دروستەکە بۆەوەی کەوا بڵێت کە ئەمەش تر شوێنی عیبادەتە، وەکو سەرحێکی گرنگ کە خەڵک تیادا کۆ ببنەوە و قەراراتی تیا بدرێ. بەڵێ بێگومان بۆی کە لەوێدا ببێ بە بنکەی دەوڵەتەکەی، چونکە هەموو دەوڵەتێک پێویستی بە بنکەی دەوڵەتداری هەیە. سەرباقی ئەوەی کەوا لەو شوێنەدا شوێنێکە بۆ عیبادەتە ئەنجا بنکێکیشە بۆ ئەوە. دووەم پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیرەکەی چیەکات؟ دێت برایەتی دروستەکە لە بینی ئەنسار و موای، هەتا وەکو ئاەتێکی قورئان نادە خوارەوە بە جۆرێک برایەتی دروست کرد کە لە مێژووی مرۆڤایەتیە ئەمە بوونی نییە تۆ دوو کەسی جیاواز، دوو شاری جیاواز، دوو شوێنی جیاواز لێک بکەی بە برایەکتری کە ئەسڵەن میراتیشیان لە یەک بکەوێ، هێندە نزیک بنەوە لە یەکتری تا ئاەتێکی قورئان دەخوارەوە لە کۆتا لە دواییە و ئەم مەسەلەی میراتەکە هەڵەوەشێنێتەوە، هێندە لەگەڵ یەکتریان نزیک بنەوەن. ئەمەش بنەمایەکە بۆ چونکە دەوڵەت لەسەر چی دروزە بێ؟ لەسەر بنەمایەکی برایەتی، واتە لەسەر بنەمایەکی دەروون ساغی دروزە بێ کە دەرونی ئینسانەکان ساغ بێ، توانای ئەوەی هەبێ کە لەگەڵ یەکتریدا ڕق و قین و بوغزی تیانە بێ، بتوانێت کە لەسەر بنەمایەکی تەندروست ئەو دەوڵەتە بنیاد بنێ. سێم بنەما ئەوەیە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم بڕیار ئەدا بۆ یەکەم جار کە ئەگەر دوایش بینە سەری بە تەفسیل باسی بکەین دەستورێک دروستکات کە یەکەم جارە لە مێژووی هەموو مرۆڤایەتیدا بە ڕەئی من زۆر حتا هەندێک کەس ئەگەر بڵێ ئەوەی حەموڕابیش دەستورێکی داناوە پێشەن ساڵی یا خەڵکانێکی یۆنانیەکان دەستوریان هەبوو بۆ دانانی دەوڵەت و ئەفلاتۆن کە دەوڵەتێکی خەیاڵی دروستەکە لە مێشکی خۆیان جمهوریەتی ئەفلاتون بن. پێم وایە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم کەسە کە دەستوری داناوە، چونکە دەستور بنەمایەکە بۆ ئەوەی کەوا بیسەلمێنێ بە هەموو مرۆڤایەتی بڵێ کە پێویستە چێ مافی هەیە لەو دەوڵەتەدا و مافەکەشت لەسەر بنەمایەکی دروستە، تۆ ئەمە سنووری تۆیە، هەتا ئەوەندە ئەڕۆی هەتا ئەمەندە بۆت نییە کە زیاتر تێپەڕێنی. ئەمەش گرنگە کە کاتێک کە تۆ دەستور دابنەی بنەماکانی خۆی بێدەکایەوە. ئومێد دەکەم لەم گفتوگۆیە لە دواییە زیاتیش لەسەر بنەمای دەستورەکە بڕۆین ئینشاءالله. دەستخۆش کاک مامۆستا حەکیم دکتۆر گیان، دەمەوێت ئەوە بپرسم لێرە و لەوێ هەندێک خەڵکی معاصری ئەمڕۆ باز لەوە دەکەن کە گوایە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو دەوڵەتی نەبووە، وەکو دەستوری نەبووە، وەکو کاک دکتۆر زریان ئاماژەی پێکرد، واتە دەڵێن ئیسلام و ئیسلامەتی پێویستی بە دەوڵەت و دەوڵەتداری نەبووە، بریتیە لە نوێژ و مزگەوت و حەج ئەنجامدان و کۆمەڵێک شت لەم بابەتە. پێتان وا نەبووە، پێتان وا نییە کە واقعی ئەمڕۆی ئێمە پێویستی بە گەڕانەوە هەیە بەرە و ئەو دەستورە و ئەو پەیامەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جانتاکەی خۆیان بە مانای کەلیمە کە هەڵی گرتووە و هاتووە پێی بۆ مەدینە بۆ دامەزراندنی ئەو دەوڵەتە؟ بەڵێ سەرەتا ئەوە بزانین کە ئەو دەوڵەتی کە پێغەمبەر درودی خوای لەبێ لە مەدینە بنیاتینە دەوڵەتێکی تیۆکراسی نەبوو، بڵێن دەوڵەتێکی ئاینی نەبوو وەکو هەندێک بانگەشێ بۆ دەکەن، بەڵکو دەوڵەتێک بوو دەتوان بڵێن دەوڵەتێکی مەدەنی بوو، هەر وەکو چۆن لە ناوی مەدینە لە ناوەکەیەوە دەستی پێ کرد، دواتریش لە ڕووی کردداری پراکتیکیشەوە سەلمێنرا کە دەوڵەتێکی مەدەنیە بە واتایی کە تەنها مەبەستی ئەوە نییە کە موسڵمانەکان بپارێزی یان تەنها کار بۆ ئاینی ئیسلام بکە، بەڵکو هەروەکو کاک دکتۆر زریان باسی کرد سیر دەکەین لە بنەما ئەساسیەکانی ئەو دەستورە زۆر خاڵی گرنگی تێدا کەوا بەڵگەیە لەسەر مەدەنیەتی ئەو دەوڵەتە لە هەمویان گرنگتر توخمی یاخود بڵێن ڕەگەزی مواتەنەیە، هاونیشتیمانی بوون، هاوڵاتی بوون، بە شێوەیەکەوە ئەو وڵاتە ئەو دەوڵەتە بچکۆلەیە سەرەتا دواتر کە پەلی هاویشت و فراوانتر بوو چەندەها دانیشتوانی شاری مەدینە جگە لە موسڵمانەکان ئەو بوو ئەوس و خەزرەج و جوورەکانی تێدا بوو، هەرێک لەوانە بەپێی ئەو دەستورەی بەپێی کە بەکو سەحیفە یاخود ئەو نووسراوە هاتووە ناویان هاتووە و هەرێکەی مافەکەی دەستنیشان کراوە، یعنی لەو دەستورەدا ئەرک و مافەکانی دانیشتوانی مەدینە دانیشتوانی ئەو وڵاتە بچکۆلەیە دیاری کراوە دەستنیشان کراوە بۆی بەرچاوڕۆم بن بتوانن هەرێکی چۆن ڕەفتار بکات سواز ئەرکێکی لەسەرە و چ مافێکی هەیە بە چاوپۆشی لەوەی کە ئایا ڕەگەزیان بڵێن ئەسڵ و بنەچەی هۆزەکەیان چیە یاخود ئاینەکەیان چییە. ئەوەش بەڕاستی پێشینەیەکی زۆر گرنگ و
ینی بەنرخە لە ڕووی مێژووی شارستانیەوە کە تۆ بتوانی لە سەردەمانێک کە تەنها ئاینێک باڵا دەست بووبی سەردەمی خۆسەپاندنی ئاینی سەردەمی خۆسەپاندنی عشیرەتگەرایی کەچی ئێستا سیستەمێک دێتەکەوە ئەو سیستەمە زۆر گرنگجینادا بۆ مەسائلانە بەڵکو هەمووان دەخوێنێتەوە و خوێنە بە هەمان دەبێ و خۆشی فەرز ناکە بەڵکو ئازادی دەدا بە دانیشتوان و بە پێکاتەکانی ئەو وڵاتە هەرێکەی ئازاد بێ لە مارسەکردنی لە پەیڕەوکردنی ئاینەکەشی بێگوماوەکو گوتم ئەوە شتێکی زۆر تازە بوو کە لە پێشتر لە ئارادا نەبووە ئەو دەوڵەتە کە جناب فەرمووی دەوڵەتی مەدینە یاخود ئەو کۆچکردنە ڕاستە هۆکار زۆر بوون بۆ هۆکار زۆرن بۆ کۆچکردن بەڵام هۆکاری ئەویان دیار بوو کە مەبەستی دۆزینەوەی شوێنە و مەناخێک و کەشێکی جینگەیەکی گونجاو کە بتوانرێ تایدا دەوڵەتیشی لێدا دروست بکرێ چونکە وەکو پێشتری گوتم بوونی تاک بەبێ دەوڵەت بێفایدەیە و چۆن ئێستا ئەم مەسەنەتەوەی کورد بەگشتی کە دەیبین لە چوار پارچەی کوردستان بە زۆری یعنی تاکان بزوو بوونیان هەیە بەڵام خاوەن ئیرادە و ویست و بڕیاری خۆیان نین ئەو کاتەش دیارە مسلمانەکان کەلەمەکە بوون خاوەن بڕیار و دەربڕین و ئازادی خۆیان نەبوون بەڵام ئێستا لە مەدینە ئەویان بۆ فەراهەم کرا و کاتێکەوە ئازادیان بۆ فەرام کرا نەبوونە هۆی ڕێگریکردن ئازادی خەڵکی دیکەش بە پێچەوانەوە ئەو ئازادیان بۆ دانیشتوانەکانی دیکەش بۆ بە هەموو جیاوازیەکانەوە هێناکاوە بەدەق کەواتە دەوڵەت نابی بێ دەستوور بی دەوڵەت دەبی دەستوری هەبی لەو دەستورەش نهاتوە بڵێ مەسەن ئاینی ئیسلام ئاینی ڕەسمی و دەبی هەر ئەوە بکرێ نەخێر بەڵکو تەنها ئەوە هاتووەکەوە بڵێن تایبەتمەندی خصوصیەتی پێکاتەکان دیاری کراوە و خصوصیەت و ڕێزگرتنیش لە هۆزەکانش کە یەک بگە ناویان هاتووە هەم هۆزە جوولەکان و هەم هۆزە مسلمانەکان بۆی هەرێکە هەست بە بوونی خۆیان بکەن لە چوارچێوەی وەحدەیەک لە چوارچێوەی بڵندەکەیەکی یەکتر تەواوکەر وەکو وەحدەیەک چی متەجانست بە ڕەچاوکردنی یاخود بە ڕێزگرتن لە تایبەتمەندیەکانی هەرێک لە هۆز و دانیشتوان و دانیشتوانەکەی بە مسلمان و بە جوولەکەشەوە بێگومان ئەوە خاڵێکی ئێزگار گرنگە کە فراهەمکردنی ئازادیە واتە یەکێک لە بنەما سەرچیەکانی ئەو دەوڵەتە بریتی بوو لە ئازادی چونکە لە بوونی ئازادیدا دەکرێت دەوڵەت پێش بکەوی و دەکرێت شارستانەتی بەرەو پێشەوە بچی و گرنگتریش لەوانە زۆر جار ئێمە وا تێدەگەین کە دەڵێن شارستانی تەنها کۆشک و تەلار و بینای بەرز بگرێتەوە بەڵام پێغەمبەر درودی خوای لەبێ لەگەڵ هاوڵانی توانیان لە شاری مەدینە بنەما و ڕۆح و جەوهەری شارستانیدا بمەزرێن کە بریتە لە بەها باڵاکان چۆنەتی تەعاملکردن لەگەڵ یەکتر چۆنەتی هەڵسوکەوتن لەگەڵ یەکتر من چ لە شارستانەتیەک بکەم کە پێی بەخۆی بڵێ شارستانەتی بەڵام بەرامبەرەکەی نەخوێنێتەوە حسابی بۆ نەکا خۆی فەرزکە خۆی بسەپێنی هەر ناویشی لە خۆی بنێ بە ناوی ئازادی بە ناوی دموکراسی بە ناوی ئشترا بە هەر ناوێکی دیکەوی بێفایدەیە ئەوە بەڵام پێغەمبەر درودی خوای لێبێ بەبێ دروشم توانی ینی ئەو بنەمانە پراکتیزە بکە لەسەر ئەرزی واقع و ڕێز لە هەموو لاک بگرێ خاڵێکی تری گرنگ ئەگە دەرفەتەبی بریتە لە عەدل و دادپەروەری واتە جیاوازی نەکردن یاخود یەکسانی بوون بەرامبەر یاسا ئایا ئەو کەسانە ئەو کەسێکەوە تاوانبارە گوناحبارە بە جرمێک بە تاوانێک هەر کەسێک بی ئەگەر نزیکترین کەسی پێغەمبەر خودی پێغەمبەریش درودی خوای لەبێ یا هەر کەسێکی دیکەبی پێویستە بەرامبەر یاسا وەکو یەک بن ئەوانە هەمووان دەزانین لە جانامی پێغەمبەر درودی خوای لەبێ کاتێکەوە کەسێک ئافرەتێکی مەخزومی دیارە تاوانێک دەکات دزیە و یەکێک لە هەوڵە نزیکانی پێغەمبەر دەوێت شەفاعەتی داوای لێ دەکەن شەفاعەتی بۆ بکە بەڵام پێغەمبەر درودی خوای لەبێ زۆر بەوە قەڵس دەبێ زۆر نیگەران دەبی بەوەی کە ئەو وتە بەناو بانگەی دەڵێت لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها أو لقطع محمد يدها أنت الآن أجر بدو كتير بيغمبر يشتوانك أو حد وسداي خوي وردقري براسي أو بري داد بروري ويكساني برامبر ياسا هروكو إسئمتوان شان يأخذ زور بنمونة بس لكم الجروج أو يكان دكين طلعن سروك كانيان سروك وزير كانيان پابندی یاسان ئەوانش وەکو هەر هاوڵاتێکی دیکە سەرسامی خۆمان دەردەبڕین بەڵام دیارە لە مێژووی ئێمەدا بنەمای هەیە ئەوەتە پێغەمبەر درودی خوای لەبێ خودی خۆی وەکو دامەزرێنەر دواتریش خەلیفەکانی دوای خۆشی فەکان ڕاشیدین دەبین ئەوانە
ئەو دادپەروەری و ئەو یەکسانیان دواندووە بەرامبەر بە دەوروبەرەکانی خۆیان جاگەر مسلمان من یاخود مسلمان نەبن. زۆر باشە دەستخۆش کاک دکتۆر. کاک دکتۆر زریان بەم هەموو شەکەتی و ماندووبوونەوە بەوەی کە دەرکراوە لە مەکەوە بەرەو مەدینە بمانوێ نەمانوێت جۆرێک لە ترس لە دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم دروست دەبێت دوای ئەوەی کە حەزرەتی ئەبوبەکر دڵنیایی دەداتە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەڵێ خۆمان لەگەڵە ئیتر چ پێویست بە ترس دەکات. ئەوەی کە دەمەوێ بەڵێ ئەفوو ئەوەی کە دەمەوێت بپرسم ئەوەیە کە ئایا ئەم هەموو ئەشکەنجەدان و عەزیەدانی مسلمانان و دەرکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوازێک لە شێوازەکان بەرەو مەدینە دواتر ئەو پێشوازیە گەرمەی کە لە مەدینە لە پێغەمبەر دەکرێت صلی الله علیه وسلم هۆی ئەم محبەتە چییە کە بۆ پێغەمبەر دەربڕاوە؟ بەڵێ لە ڕاستیدا پێش هەموو شتێک ئەبێ ئێمە ئەومان لە خەیاڵا بێت کە لایەنێکی ڕۆحانی زۆر گەورە لە پشتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. ئەوە ئەبێ بمبووری من تعبیرەکەم خیانەتی لێکردم وتم ئەبوبەکر بە پێغەمبەریتەوە لە کاتێکا پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵێ بێگومان لایەنێکی ڕۆحی زۆر گەورە لە پشتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم لایەنێکی دڵنەوایی و زۆر گەورەی لە پشتەوەیە کە هیچ کاتێک پشتی بەوە بەرنەداوە کە خوای گەورە دەستبەرداری بێ بۆی ئینسانی مسلمان لە ڕاستیدا ئەمە هیچ کاتێک ترسی نییە بەرامبەر بەوەی کەوا خوای گەورە لە پشتی نەبێ دەی خوای گەورە لە قورئانە لە چەندین شوێندا و کاتێ وەصفی پێغەمبەر موسا کە سەلامی خوای لەسەر بێ ئەوە ئەێنێتە بەرچاوی پێغەمبەران و هەموو کەسەکانی کە فەرمێ لە کاتێکا فیرعون بەدوایەتی فەرمێ حەزەتی موسا کەلا ئین معی ڕەبی سەیەهدین مثلا ئینسانی مسلمان لەوەیە پشت ئەستورە بە خوای گەورە کە خوای گەورە لە قورئانە لە چەندین شوێنە فەرمێ ئاماژە بۆ ئەوە کە لەگەڵ مسلمانانایە نحن أقرب إليه من حبل الوريد لەبەر ئەوە ئینسانی مسلمان لە پێغەمبەرەوە فێرە بین و لە قورئانی پیرۆزەوە فێرە بێت کە هەستێکی بەرزی هەیە دڵنەوایی هەیە ترسانی نییە حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم ناو ئەشکەوتەکەیە کە بە ئەبوبەکر ئەفەرمێ ڕەزای خوای لێ بێ ما ظنك باثنين ثالثهما الله ئەی ئەبوبەکر تۆ گومانت چییە کاتێک ئەبوبەکر سیدیق دەرزێ گومانت چییە بەرامبەر بە دوو کەس کە سێمیان خوای گەورە بێ کە لەگەڵیانایە بۆیە یەکەم شت یەقینی تەواوی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرامبەر بەوەی کەوا سەرکەوتن بەدەزەهێنێ لە ئەم کارەیە کە ئیکا نەک بەوەی کە بە شەکەتیە کۆچۆتە ئەو شوێنە بەعکسەوانێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەدەفێکی گەورەی هەیە ئامانجێکی گەورەی لە پشتەوەیە ئەویش بریتیە لەوەی کەوا مرۆڤایەتی ڕزگارکە لە جەور و ستەمی کە باڵادەستە لەو کاتەیە لەوەی کەوا دەوڵەتێک دروستکە لەسەر بنەمایەکی مەدەنی لەسەر بنەمایە کە فێری هەموو مرۆڤایەتی بکە لە دوای خۆیەوانێ ئەگەر هاتو تۆ دەوڵەتێکە دروست کرد دەوڵەتەکە لەسەر بنەمایەکی مەدەنی بوون بێ دەوڵەتەکە لەسەر بنەمایەکی دەستور بێ لەسەر بنەمایەک بێ کە دادگەری تایدا باڵا دەست بێ بەو جۆرەیەوە تۆ هەمیشە لە ئەوەیە بیتکەوە بتوانین کەوا دەوڵەتێک بێ کە هەموو ئەو بنەما سەرکیانەی کە لە پشتی دەوڵەتی مەدینەوەیە شرۆڤە بکرێتە ناو هەموو دەوڵەتەکانی تریکە لە دوای ئەوە دروزە بێ لە مێژوودا لە ڕاستی ئەگەر بێت و ئێمە سێری دەستوری مەدینە بکەین و سێری ئەو دەوڵەتەکەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دروستی کردووە یەکێ لە بنەما هەرە سەرکیەکانی بوونی بەها باڵاکانی ڕەوشتە واتە یەکێ لەو شتە سەرکیانی کە لە ناو لەم کۆچەوە فێرە بین کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەنجامی داوە بریتیە لەوەی کەوا ڕەوشتێکی بەرزی فێری مرۆڤایەتی کرد هەروکو جەنابی دکتۆر حەکیم فەرمووی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچەندە خۆی زۆر عەزیەتی خواردووە هەرچەندە خۆی زۆر تووشی کێشە بووە لەناو پێشترا بەڵام نا ئەم پەیامێکی هەیە کاتی هێتە ناو دەوڵەتەکەەوە ناچێت تۆڵە بکاتەوە کاتێک خۆی بێ بە خاوەن هێز و دەسەڵات ناچێت تۆڵە بکاتەوە بەڵکو بڕێک لە ئازادی فراهەمەهێنێ بۆ هەموو ئەو خەڵکی کە لەژێر دەسەڵاتیایەتی ئەم ئازادیەوە کات کە تا ڕادەیەک وردە وردە دەوڵەتێکی عادل و دادپەروەرانە بەداخەوە لە ئێستەیە مێژوو نووسان و مێژوو ناسان تا ڕادەیەکی کەمتر هاتوونە سەر ئەم بابەتە قساکە نەچەرخی نوێیە نایەن لێکدانەوە بکەن بۆ ئەو بابەتە گرنگانەی کە لە دروستبوونی دەوڵەتی مەدینە لە پاش کۆچەکە چەند شتی مەزنی لێکەوتەوە دەیبێنە بەرچاوی خۆتان لە پاش 10 ساڵ لە ئەم کۆچە چی ڕوەدا هەموو دەوڵەتەکانی دەوروبەری مەدینە بە مەکە خۆشیێوانێکە شارێکی دیکە بوو دێنەوە ژێر دەسەڵاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژێر دەسەڵاتی ئیسلامەوانە ئەنجا لە پاش ئەوە سێرەکەی بە
20 ساڵێکی دیکە چەندین ئیمپراتۆری گەورە بڕن چەندین ناوچەی تر کە لەژێر دەسەڵاتی دوو ئیمپراتۆرەتە گەورەکەی ساسانی و بێزەنتیا بوون بە خودی ئیمپراتۆرێتی ساسانیشەوە ئەکەوێتە ژێر دەسەڵاتی ئیسلامەوە دەیخۆم هەموو فاتح و ئەم فتوحاتانی کە کەسایەتیەکانی پەروەردەی ژێر دەسەڵاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێی هەستاون خۆم کەسانە کە فتوحاتیان کردووە یا چونەتە ئەو مەنتیقانە هەمووی بەهێز نەکراوە ئەگەر بێت و ئەمانە زەبری شمشێریان هەبێ دەیخۆ شمشێر تا چەندێک بڕەکە خۆکو ئێستا قەمەر سناعی و ئەوە نەبووە لە ناوچەکاندا دیاری بکرێن کاتێکە شمشێرە لاچێ بێ و خەڵکە بچێتەوە سەر دینەکەی پێشویان کەچی سێرەکەی هێندە ڕەوشتیان بەرزە و هێندە بە بەهایەکی ڕەوشت و دادگەرانەوە لەم دەوڵەتە دروست ئەکات و دێتە پێشەوە بناو چەکاندا بڵاوی دەکاتوانێ و ئەم هەڵگرانی پەیامەکەی محەممەدیش درودی خوای لەبێ پێغەمبەری ئیسلامیش درودی خوایەکە ئەم پەیامیان پێ بە جیهانە بڵاویەکەنەوە سیرەکەی بە کەمترین ماوە حتا لە دوای کۆچەوانێ ئەگەر سێریکەین بە 23 ساڵێک زۆرینەی ناوچەکان دەکەونە ژێر دەسەڵاتی ئیسلام و خەڵکەکەشی مسلمانە بێ و وردە وردە دەوڵەتێکی بەهێز و گەورەتر زۆر گەورە دروست ئەبێ ناوچەکە کە شانەدارەشانی ئیمپراتۆریەتی ساسانی پێشوو و بەشێکی ئیمپراتۆریەتی بێزەنتەکانیش دەکرێتە ژێر سایانەوە کەواتە بنەمایەکی تر لە بنەما گرنگەکانی دروست بوونی دەوڵەت و کۆچکردنی پێغەمبەر درودی خوای لەبێ بەها ڕەوشتیەکانە کە بەها ڕەوشتیەکانی لە ناو خەڵکدا زیندوو کردەوە کە بێگومان ئەویش لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە کە پاڵینا بەو بابەتانەوە یەکی شکە لەو نقطە گرنگانی کە لە کۆچی پێغەمبەر درودی خوای لەبێ بەرجەستە ئەبێ ئەویش بریتیە لەوەی کە دەوڵەتێک دروست ئەبێ لەسەر بنەمایەکی گرنگ کە ئازادیە بۆ هاوڵاتیەکانی ئەو دەوڵەتە بۆ نمونە تۆ لەو دەوڵەتەدا ئازادی هەر بیر و باوەڕێکت هەیە ئازادی کە لەسەر دینێکی دیکەی ئازادی کە لەسەر شتێکی بەڵام وەکو ئەوەی کە لەو دەوڵەتەدا پاراستنت لێکرێت تۆش مافت هەیە چۆن مافت هەیە ئەرکیشت هەیە لەو دەوڵەتەیە کەواتە لە ناو دەستورەکە چی دیاریکراوە ماف و ئەرک دیارێک بۆ نمونە جوولەکەکان پێیان ڕاست پێدراوە ئەگەر هاتو تۆ لە ناو دەوڵەتی مەدینەیە لەم دەوڵەتە ئەژین هەموو مافێکت هەیە وەکو هاوڵاتیەک هەموو ڕێزەکە لێ گیرێ بەڵام ئەگەر هاتو مەترسێکی دەرەکی کەوتە سەر دەوڵەتەکە پێویستە تۆش چی بکەی بە هەمان شێوە بەرگری بکەی پاراستن بکەی لەم دەوڵەتە ئەگەر هاتو بەرگری و پاراستنیش نەکرد خیانەتە کرد لاتدا لەو دەوڵەتە بێگومان تۆشی سزا بیت کاتێککە جوولەکەکان لادەن و هەمان شتەکەن سێرەکەی سزاش هەیە کە دیاری ئەکرێ بۆیان لە هەمان کاتە لەم دەستورەیە کەواتە دەستورە ئەبێت تۆ چەندێک ماف ئەدەی بە خەڵک هێندەش ئەرک هەیە ئەبێ هاوڵاتی بزانێ ئەرکی چیە لە ناو دەوڵەتە بەس کاتێک هاوڵاتیش دەبینیت کە دەوڵەتەکەی دەوڵەتێکی دادگەریە ئەتوانێت بە شێوازێکی دروست ئەم بنەمایانە جێبەجێ بکە کەواتە کۆمەڵێک بنەمای سەرەکیمان هەیە کە لە دوای کۆچەوانێ هەتاوەکو سەردەمانی ڕاشدین و سەردەمەکانی دیکەش لە دروستبوونی ئەم دەوڵەتە منەتوانم بڵێم لە ئێستاشدا ئەگەر خەڵکانێک بێن دیراسەی دەستوری مەدینە بکەن ڕەنگە زۆر شتیان بۆ دەرکەوێت لە دەستورە کە کراویشە چەندین دیراساتی گرنگ هەیە لەسەر بنەماکانی دەستوری مەدینە کە هەمان ئەو دەستورە گرنگانەیە کە ئێستا لە قانونی و دەوڵەتی و کە ئێستا قانونی وڵاتەکان و کە ئێستا شوێنەکانی دیکە جەختیان لێ کردوتەوە لەبارەی دەستورەوە کە پێویستە چۆن بێ و دەوڵەت پێویستە چۆن دەستوری هەبێ ئەمەندە گرنگە دەستوری مەدینە کە لە ڕاستیە ئێستش دەوڵەتەکان لەسەر ئەو بنەمایان کە هیچ دەوڵەتێک هیچ وڵاتێک بەبێ دەستور و بەبێ یاساوە بێ دیاریکردنی ماف ناتوانێت بەڕێوە بچێت. بەڵێ زۆر سپاس کاک دکتۆر حەکیم لە هەموو شوێنێکە لە هەموو دەوڵەتێکە معارەزە هەیە دوشمن هەیە ئەوانە هەن کە چاویان بە سەرکەوتنەکانی ئەو دەوڵەتە و ئەو دەستورە هەڵنایەت پێتان وایە پێغەمبەر صلی الله علیه وسلم جگە لەو ئەشکەنجانەی کە جگە لەو ئازێردانەی کە لە مەککە چەشتوێتی لە مەدینەش بە هەمان شێوە ڕوبەڕووی بووەتەوە یاخود لەوێ توانیوێتی فەرزی ڕەئی و فەرزی قووەت و سەیتەرە و دەوڵەتی مەدەنی خۆی بکات لە ناو خەڵکەکەیدا کە وا بکە ئێستاشی پێوە بێت مەدینە خۆشتر بێ لە مەککە وەختێکە خەڵکێک دەچێت بۆ عەمرەیان بۆ حەجیان بۆ هەر پەرستشێکی ئاینی کە دێتەوە دەڵێ بریا هەر لە مەدینە بوومایە نەچوومایەتە مەککە چونکە تەنانەت تەبیعەتی خەڵکەکەی جیاوازە لە خەڵکی مەککە تا چەند ئەوە تەواوە کە هەموو دەوڵەتێک دوشمنێکی هەیە ڕێگرێکی لە بەردەمدایە بۆ دروستبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم دووچاری ئەمە بووتەوە
طبعا دیارە پێغەمبەر درودی خوای لەبێ لە مەکە بچ شێوەیەک بانگەوازی خۆی بڵاو کردەوە و چ جۆرە ڕوبەڕووبوونەوەیەکی توش بووە لەلایەن بێباوەڕەکان بە هەموو شێوازێکی ئەبڵوقەدان و ئەشکەنجەرم سزادان و نەفیکردن و هەتا دوایی بەڵام پێغەمبەر درودی خوای لەبێ کاتێک کە کۆچی کرد بۆ مەدینە مانای ئەوە نییە ئیتر دەوڵەتێکی بڵێن میسالی دروست دەبێ و لەو وڵاتەدا کەسێک نابێت کە معارض بێت یاخود کەسێک نابێت کە ڕاو بۆ چوونێکی جیاوازی هەبێ دەتوانین ئەو بکەینە دوو بەشەوە بەنسبەت مسلمانەکان ئێمە هەست دەکەین لە بەگوێرەی ئەو دەقان مێژویانێک کە بەمان هاتوون زۆر هاوڵەکان ئەوانی کە لەگەڵ پێغەمبەر ژیاون ڕاو بۆ چوونی جیاوازیان هەبووە یاخود پێغەمبەر درودی خوای لەبێ گفتوگۆی لەگەڵ کردوون دەربارەی بابەتێکی سیاسی یان سەربازی یان کۆمەڵاتی دیاری کراو یان ئابووری ڕای خۆیان دەربڕیوە ڕای خۆی فەرز نەکردووە لە سریان لەبەر ئەوەی بەو حسابەی کە ئەوان هەریەکەیان لە بارێکی دیاریکراودا احتمال لە زانیاری و معلومات و شارەزای پسپۆڕی هەبی ڕێزی پسپۆڕی و شارەزایی کەسەکان گیراوە و گوێیان لێ گیراوە دواتر ڕای ئەوانیش جاری وهە بۆکەوا سەری گرتووە بۆ نمونە لە بابەتی مەسەلەی بتوربەکردنی دارخورما یاخود مەسەلەی بەرگریکردن لە شاری مەدینە بە شێوازێک بێ و تەمان ئەوە دیارە ڕاو بۆ چوونی هاوڵەکان بوو نەک ڕێی خودی پێغەمبەر درودی خوای لەبێ ئەوە ڕێز لێ گیراو بووە ڕایبوونی ڕای جیاواز کەواتە حاڵەتێکی ئاساییە لە هەموو کاتێکدا بە هیچ شێوەیەک لە ئیسلامدا بڵێن لە ڕۆڕاستەقینەکەی نابێت کەوا کەسێک گروپێک کۆمەڵێک مەجموعەیەک ڕاو بۆ چون خوان فەرزکەن و تەنها خوان پێڕاست بێ بەرامبەرەکانی خوان ڕەت بکەنەوە و قبوڵیان نەکەن بەڵکو ئەوە قابلی ئیجتیهاد بۆ چون و ڕای جیاوازە و ئاین ئیسلامیش ئەوەندە گەورە فراوانە بۆ چونە جیاوازەکان لە خۆ دەگرێت و کوچەترێکی بەرفراوان نەک تەنها حەسر بکرێت و بچووک بکرێتەوە لە گۆشەیەکی دیاریکراو و هەر کۆمەڵێک و هەر کەسێک بڵێن ئەو بۆ چونەی مەڕاستە و ئەوەی غەیری ئەو بۆ چونە پەیڕۆ بکە ئەوە گومڕا و بەهەڵەدا چووە ئەوە لە ئیسلامدا ڕاستیدا جێ نابێتەوە بە گوێرەی ژیاننامەی پێغەمبەر درودی خوای لەبێ کە خوێندومانەتەوە خاڵێکی دیکە هەیە معارەزە کەسانێک کەوە نەیارن کەسێنێک کەوە ناحەزن بۆ نمونە لە شاری مەدینە ئێمە دەزانین منافقەکان هەبوون دوڕوەکان هەبوون ئەو دڕوانێکەوە ئەو کەسانی کە بەرژەوەندەکانیان کەوتبووە کە مەترسی کەوتبووە سەر دوای کۆچی پێغەمبەر درودی خوای لەبێ دوای ئەوەی کە واقعی شاری مەدینە گۆڕدرا بە واقعەیەکی تر دوای ئەوەی کەوە ئەوس و خەزرەج ئەو هۆزانە کە دوژمن یەکتر بوون ئێستا بوونە هاوکاری یەکتر دۆستی یەکتر دوای ئەوەی کەوە جوولەکەکانیش مافیان دیاری کراو و هێزیان تەحجیم کرا دەبینین کەسانەکان بەرژەوەندیان لەوەدا نەبوو بێگومان لە هەموو سەردەم و کاتێکدا و لە هەموو شوێنێکدا کەسانەکەن ئەگەر بێت و باشترین حکومڕانیش بکرێن ئەوانە لەسەر سەرپێچی و لەسەر خۆپەرستی و بەرژەوەند پەرستی ڕاهاتون لەبەرەوە قبوڵ ناکەن کەوا هێزیی تر یاخود حکومێک بێتەکەوە کە دژی بەرژەوەندەکانیان بیاخود بێژە لە بەرژەوەندەکانە کەم بکاتەوە یا سنوورێکیان بۆ دابنێ بەنسبەت شاری مەدینەش بەو شێوازە بوو ئێمە دەبینین کە منافقەکان ئەو کارانان زۆر ئیشیان کرد بە ینی تەوااتوو و بە هاوکاری و ژێربەژێر لەگەڵ جوولەکەکان جاری وە هەبووکەوە پلانی زۆریان دادڕەش بەرامبەر بە پێغەمبەر درودی خوای لەبێ بەڵکو لە ناوی بن بەڵکو ئەو دەوڵەتە تازە پێگەیشتووە ینی وەعد بکەن و زیندە بە چاڵی بکەن هەوڵێکی زۆریاندا پێغەمبەر درودی خوای لەبێ بە شێوازێکی دانایانە بە حکمەتەوە ڕوبەڕووی ئەوانەش بوو تا بۆی کرابێ تو هەوڵی داوە کە بە شێوازێکی ئاشتیانە بە شێوازێکی قەنەعەت پێهێنان کێشەکان گرفتەکان چارەسەر بکە و قەنەعەت بە بەرامبەرەکان بێنێ بەڵام لە حاڵەتێکدا کەوە دەگاتە بنبەست ئیتر ئەو وەختە پێغەمبەر و هاوڵانی بەرامبەر ئەوە هێزیان بەکارهێناوە لەبەرەوەی هەستیان کردووە کە بەرامبەرەکان بۆ نمونە جوولەکەکان لە مەدینە سەر ڕای ئەو مافانێکەوە پێیان درابوو و بەدەقیش سەسپێنرا بوو نووسرا بوو تۆمار کرابوو بەڵام ئەوان پاشگەز بوونەوە لەو عهد و پەیمانانێکەوەدا بوویان لەبەر ئەوە زۆر ئازاری پێغەمبەریاندا و پلانی زۆریان داڕشت ئەو پێغەمبەر درودی خوای لەبێ ناچار و لە حاڵەتەدا هێز بەکاربێنێت بۆ ڕوبەڕووبوونەوەیان و بۆ دانانی سنوورێک بۆ تەجاوزات و سنوور بەزاندنەکانیان کەواتە دەوڵەت نابێ بێ هێز بێ دەوڵەت کە وەکو بڵێن حکوومەت
بوونی لەسەر ئەساس بنەمای ئەخلاقی کە دامەزا ئەو دەوڵەتە لە هەمان وەختیشدا کە ئەرک و مافەکان دیاریکران ئیتر ئەو وەختە پێویستە ئەو دەوڵەتە هێزی هەبی سەربازی هەبی سوپای هەبی بتوان لەو ئاستەدابی کە بتوانێت ڕوبەڕووی هەڕەشە دەرەچی و ناوخۆیەکەم بێتەوە پێغەمبەر جوزی خوای لەبێ لەوە زیاتری نەکردووە. بەڵێ دەست خۆش کاک دکتۆر. کاک دکتۆر زریان کاتمان کەم لەبەردەستماوە دەمەوێت شیکاریەک بۆ چەند مشتێکی ئەو ئاەتە بکەین کە خوای گەورە ئەفەرمێت وأيده بجنود لم تروها دواتر فرميت وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا أو سربازانا بوشوي كلايق با خواي پروردگارا نيردراونتا أرزو پاڵپشتیان لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم دواتر خوای گەورە قسەی مشریک و کافرەکانی خست و قسەی خۆی سەرکەوت. ئەم شیکاریە چۆن ئەکرێت بۆ ئەم ئاەتانە؟ بەڵێ لە ڕاستیە ئەگەر سەیری ئەو ئاەتانە بکەین و سەیری ئەوانەی پێشوشکەی پێشەوەی بێمە سەر ئەم بابەتە حەزەکەم باسێکی بنەمایەکی ترکین لە بنەماکانی دامەزراندنی دەوڵەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەوڵەتی مەدینەیە بنەمای ڕاوێژکاریە بنەمای ڕاوێژکاری کە ئەویش نەسێکی خوای گەورە بە نەسێکی قورئانی کە ئاماژەی پێ ئەکات و هەروەکو فەرمی وەشاورهم فی الأمر وإذا عزمت فتوكل على الله کە خوای گەورە ئەمر ئەکا بە لە شوێنیش کە فەرمی وأمرهم شورا بینهم بەڵێ لە شوێنی تریشەوە ئامرهم شورا بینهم کە پێویستە شورا و ڕاوێژکاری هەبێ کەواتە بنەمایەکی تر لە دەوڵەتی مەدینە بریتێ لە دەوڵەتێکی ڕاوێژکاری کە پێویستە کە لە نێوان وەرگیرێ واتە ڕێی جیاوازەکان وەرەگیرێ و چ ڕێیەکیش بەسەند بێ ئەوە ئەچێتە پێشەوە بە ئەو کەسە پێغەمبەری خوش بێ صلی الله عليه وسلم نا پێویستە مادەم ئەمە دەوڵەتە و ئەمە کاروبارێکی دنیاییە پێغەمبەر درودی خوای لێبێ ڕاوێژی کردووە لە کاروبارەکانیدا حتا لە کاتی جەنگی بەدردا یەشێک لەو نمونانەی کە باز ئەکرێت لەناو مەدینەیە ئەوەیە کە بە سەحابێکی پێغەمبەر درودی خوای لێبێ پێ فەرمێ فەرمن لەو شوێنەیە بن بەڵام سەحابەیەکیان دێتە پێشەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئایا ئەمە ئەمرێکی خوددایە یان ڕەئی جەنابتە ئیجا فەرمێکەوە ڕەئی منە ئەڵێ مادەم ڕەئی جەنابتە من لە ڕووی عسکەریەوە شارەزاترم پێم وایە بچینە ئەو جێگەیە ڕەنگە باشتر بێ دروستتر بێ هەروەگە نمونەی کە کاک دکتۆر باسی کرد کە باسی لە تەلقیحی خورماکە بووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەوە کاروباری خۆتانە ئێوە خۆتان باشتری ێزان کەواتە ئەمرێکی قورئانیمان هەیە بەوەی کە پێویستە لەم دەوڵەتەشدا ڕاوێژکاری هەبێ بنەمایەکی ڕاستە تەوفیقاتی خوای لەگەڵایە هەروەگە ئاماژەکانی ئەو وشانی کە لە ئاەتەکەیە جەنابەت لە سەرەتاوە فەرموود و ئێسش باس کرا کە هەروەک چۆن خوای گەورە فەرمێ وأيده بجنود لم تروها وجعل كلمة الله العليا كلمة الذين كفروا السفلى وكلمة الله العليا كأواني كبيبروان قسكانيان نزم بواني وكوتا جيرواني وكلمة خوای گەورە بەرز بوانێ لە ڕاستیدا ڕاستە خوای گەورە نەسرەت ئەدا خوای گەورە پشتیوانی هەیە بۆ هەموو ئەوانە بەڵام پێویستە کە ئینسانیکانیش لە ڕاستیدا ڕێگەکە بگرنە بەر خۆگەر لایەنی ڕۆحی بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە ئیتوانی زۆر بە ئاسانی چۆن لە شەوی ئیسرا و میعراجە ئێمە وەکو مسلمان ئیمانمان پێیەتی کە بەرزی کردەوە هەر زۆر بە ئاسانیش خوای گەورە ئەیتوانی کە لەگەڵ ئەبوبەکر سیدیق ڕەزای خوای لەبێ خوای گەورە بیان بات بە بوراخێک بۆ مەدینە بەڵام خوای گەورە ئەمە ناکە خوای گەورە سنەتێکی کەونی هەیە کە پێویستە ئەو سنەتە ئەگەر پێغەمبەریش بێ ئەو بگرێتە بەر ڕاستە پشتیوانی ئەکا بەڵام پێویستە ڕێگەکەش بگریتە بەر پێویستە کارەکەش بکەی کەواتە لە ژیانی حتا لە ژیانی ڕۆژانەش ئەمە کە فێری ئینسانی مسلمانە ئەبێ ئینسانی مسلمان لەمەوە فێری ئەوە بێ کە لە ژیاندا کارەکانت کە بەڵام تەوەکەلیش بەخوای گەورە بیر نەچێ بۆیە ئەو تەوەکەلە ئەبێتە پشتیوانیەک بۆ تۆ لە هەموو کار و کردەوەکاندا بەڵام مهمە قل اعملوا فسيرى الله عملكم. دەستخۆش کاک دکتۆر زریان حاجی مامۆستای زانکۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی هەروەها سوپاسێکی بێپایانم بۆ پرۆفیسۆر دکتۆر حەکیم ئەحمەد خۆشناو پسپۆڕی مێژووی ئیسلامی لە شاری هەولێرەوە میوانمان بوون سپاس بۆ هەردوو بەڕێزان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی گفتوگۆ سپاس بۆ هاوکارانم هەروەها سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بینەر و بیسەرمان بوون تا ئەڵلقەیەکی تری گفتوگۆ بە خزمەتی ئێوەی خۆشەویست ئەگەینەوە لە دوعای خێر بێ بەشمان مەکەن دووبارە یادی ساڵی نوێی کۆچیتان پیرۆز بێت بە ئومێدەوەی خوای گەورە بیکات بەمای خێر و بەرەکەت بۆ هەرێمەکەمان و
عێراق و جیهان بەگشتی ئینشاءالله. سپاس بۆیەوە دووبارە. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبركاته.